دۆخی عێراق ئێستا بە ئاراستەیەکی نادیاردا دەڕوە و تا ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان ڕانەگەیەندراوە و لەلایەن دادگای فیدراالیەوە پەسەند نەکراوە. بەڵام تا ئێستا ئەو لایەنانەی کە ناڕازین لە ئەنجامی هەڵبژاردنەکان چەندین جار هەندێک چالاکی دەکەن وەکو خۆپیشاندان، وەکو هەڕەشەکردن، وەکو تەسریحات و بۆ شتانە هەندێک کاری تونند و تیژیش ئەنجام درراوە کە هەندێک لایەن و نیشان دەدەن کە ئەمانە بە ئاراستەیەک بێ کە لایانی ناڕازی بێوێ پەیامێک بگەێنێ بەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکان مەرج نییە لە پێکێنانی حکوومەت، بەڵکو ئەو لایەنانەی کەوا کورسی کەمیشان هێناوە پێویستە بەشی باشیان پێ بدرێ لە حکوومەتدا. ئەمە وا دەکات کە پێکێنانی حکوومەت ئەم جارە لە عێراقدا زەحمەت بێ و بە ئاسانی نەڕوە، وەکو هەموو لایەک دەزانن کە ئێستا دوو لە خۆی بە ئەوە دەزانێت کەوا چانسی پێکردنی حکوومەت هەبێ، هەم لایانی تیاری سەدری هەم لایانی ئیتاری تەنسیقی. ئەمە من بە زەحمەتی دەبینم کە هەر یەک لەم لایەنانە بە تەنها بتوانێت حکوومەت پێک بینێنێت. بەڵام ئەم جارەش وەکو هەموو جارەکانی پێشووتر، ینی ئەم حکوومەتی عێراقی بە تەوافق و بە شێوەیەکی باڵێن هەموو پێکاتی لایەنەکان و پێکاتنی هەموو لایەنەکان بە شیعە و بە سوننە و بە کوردەوە ئەم حکوومەتە پێک دێ. و هەرچەندە حکوومەتی تەوافقی وا دەکات کە دیسان لاواز بێ لەبەرەوەی هیچ لایەکی بەهێز خۆی لێ ناکاتە ساحێب، وەکو بە ینی حکوومەتەکەی بەڕێز عەبدولماهدی و حکوومەتەکەی بەڕێز کازمی